دەستپێکیش ئەچمە شاری هەڵەبجەی خۆشەویست و باز لە بڵاوکردنەوەی کتێبێکی تایبەتەکەم کە کتێبێکە بێگومان تایبەتە بە پەروەردە وەروە باز لە پەروەردەی زەهنی ئەکات کە لایەن زۆر بەڕێز نووسەر محەممەد بەکرەوە نووسراوە لە کۆڕێکی شایستەیە کتێبەکە بڵاو کرایەوە و هەروە گفتوگۆی لەسەر کرا و گفتوگۆیەکی ئەدەبیانەش لەسەر کتێبەکە کرا بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە نووسەران و ئەدیبانی ئەو شارە. لا گەلەری جەلال عەزەبانی لە شاری هەڵەبجە بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و ڕۆشنبیران و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵ کۆڕێکی ئەدەبی ڕێکخراپ بۆ ناساندن و خوێندنەوەی نوێترین بەرهەمی نووسینی نووسەر محەممەد بەکر بە ناوی کتێبی پەروەردەی زەهنی. نووسەر لە کۆڕەکەیدا جگەل لەوەی خوێندنەوەیەکی خێرای بۆ کتێبەکەی کرد سەرنج و تێبینی لای ئامادەبووان دروست کرد بەمەش بووە هۆکاری ئەوەی ئامادەبووان بە سەرنجەکانیان زیاتر کۆڕە ئەدەبێکە دەوڵەمەندتر بکەن. لە کۆتایی محەممەد بەکر نووسەر جگە لە دەربڕینی خۆشحاڵی خۆی لەوەی کتێبەکەی توانی لە ماوەیەکی کەمدا سەرنجی لای وەرگر دروست بکات هیواشی خواست لایەندەدا خوێنەران بە سەرنج و تێبینیەکانیان دەوڵەمەندتری بکەن و بەرهەمەکەشی بەخشی ئامادەبوانی کۆڕە ئەدەبیەکە. خۆم بە خۆشحاڵ دەبینم لە شاری هەڵەبجەی خۆشەویست لە گەلەری جەلال عەزەبانی. سوپاسی کاک ئارام دەکەم کە دەرگای گەلەرەکەی بۆ کردینەوە بۆ مەراسیمی ناساندنی پەرتووکی پەروەردەی زێهنی. بەڕاستی من زیاتر خۆم بە خۆشحاڵ بینی کە بینیم خەڵکێکی زۆر لە چین و توێژەکانی شاری هەڵەبجەی خۆشەویست ئامادەی مەراسیمەکە بوون بە ژن و بە پیا و بە مامۆستا و بە خوێندکار و بە پیر و بە گەنجەوە. ئەمە مای خۆشحاڵی بوو. من سوپاسیان دەکەم بۆ ئەو گرنگیدان و بەتەنگەوە هاتنیان هاوکاتەوەی کە خۆشحاڵی کردم بەڕاستی گفتوگۆ و دید و بۆچوونی بەڕێزەکان بوو ئەگەرچی هێشتا کتێبەکەیان نەخوێنێتەوە بەڵام لە میانی ئەو ناساندنەی کە بۆ هەندێک تەوەرەی نێوپەرتووکەکە کردم هەندێک قوڵبوونەوەی جدیم لە ئەو بەڕێزانەی کە ئامادە بوون هاوکات هەندێک پرسیاری جدی هەندێک تەوەرە و تێزی جدیان و ڕوژان ئەمە من زیاتر خۆشحاڵتر کرد کە ئەم پەرتووکە دەبێت تەمایی دەمەتەقێ و گفتوگۆیەکی چڕوپڕی ئەم بەڕێزانە کە کاتێک خوێندیانەوە هەموو ئاواتی منیش ئەوە بوو کە ئێمە بتوانین ئەم پەیوە کە بەڕاستی پەیوێکی تۆزێ نامۆیە بە کۆمەلگای ئێمە و منیش لەم پەرتووکە ئەم پەیوە پەیوی زەهن بە چەقی کێشەکانی کۆمەلگای کوردی بە تایبەتدا ئەنێم. من حەزم کردووە گفتوگۆ و دەمەتەقەیەکی جدی لەسەر بکرێ و بتوانین پەروەردەی زێهنی بەهادار و واتادار و بەرهەمداری بکەین. سپاس بۆ